بەڵێ بیسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 یەکێک لەو بابەتانەی لەو ماوەیە زۆر گفتوگۆ و قسەی لەسەر دەکرا بابەتی توندوتیژی بەگشتی و بە تایبەتی توندوتیژی دژی ئافرەتانە بە تایبەتیش لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا کە وەک دیار ژمارەی توندوتیژی لە هەڵکشاندا بووە ڕێکخراوی توانەسازی ئافرەتیشێکێکە لەو ڕێکخراوانەی لەو بوارە ئیش دەکاتن و مؤتەمەری جیاوازیان هەبووە. ئەمە 2 ڕۆژ بووە لە باغدا بووینە لەسەر هەمان بابەت. ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ خەوت و سۆزان عارف سەرۆکی ڕێکخراوی توانەسازی ئافرەتمان لەگەڵدا دەبێتن. سۆزان خان لەسەرەتا زۆر سپاس بە ئەو دەرفەتەی بێ ئێمەت بەخشی و پێم خۆشە هەندێک ڕێکخراوی جەنابتان بدەنە ناساندن و زیاتر لە چ بوارێک ئێوە ئیش دەکەن. بەڵێ زۆر سپاس. ڕێکخراوی توانەسازی ئافرەت زیاتر کار دەکاتن بۆ یەکسانی جەندەری و نەهێشتنی هەموو جۆرەکانی جیاکاری و توندوتیژی لەسەر بنەمای جەندەری و هەروەها چۆن گۆڕینی ئەو یاسایانەی کە جوداکاری تێدایە و هەروەها لە ڕووی جێبەجێکردن و لە ڕووی گۆڕینی عەقڵیەتی کۆمەلگا. هەروەکو ئاماژەمان پێکرد دوێنێ مؤتەمەرێکی گرنگتان لە باغدا هەبووە پێش ئێستاش لە هەولێریش کردیتانە بێگومان بە پاڵپشتی دارایی یەکەتی ئەوروپا و بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی دەستپێشخەری فێمینیستی یورمێت ئەم چالاکیەتان ئەنجامدا. پێم خۆشە باسی ئەم چالاکیە بکەن و گرنگی بەڕێوەچوونی ئەم چالاکیە. بەڵێ ئەو چالاکیەی ئەوی ئەنجامماندا هەڵبەتە کە راپۆرتەکە کە ئامادەمان کردیە کە ئەو راپۆرتە دیار دەکاتن کە ڕێژە و زۆرەکانی توندوتیژی لەسەر بنەمای جەندەری لە کاتی کۆرۆنا کە لەبەرەوەی کەمە دەزانین لەسەر ئاستی جیهان توندوتیژیەکان بەرەو بەرزبوون بوو، بەڵام ئێمان باش بوو لە ڕێگای دیراسەک بیکەین نەک هەروەها باسی لێ بکەین. ئەوە بوو کە تانیمان ئەو راپۆرتە ڕابگەینین و کە دەبینین بەڕاستی ڕێژەی توندوتیژی زیادی کردیە کە ئەوەی ئەمە باسی لێ دەکەین ئەوەی کە دیراسەکەمان لەسەریان کردیە کە ئافرەتانی پەنابەرن، ئافرەتانی ئاوارەنە و هەردوو زۆری ئافرەتی ئاوارەمان وەرگرتیە ئەوەی لە ناو کەمپەکانە و ئەوەی لە دەرەی کەمپەکانە و هەروەها ئافرەتانی ناو کۆمەلگا کە پێی دەڵێن مجتەمەعی مضیف. کە تانیتمان ئەمە لە ڕێگای ئەو دیراسێ دەربینین کە ڕێژەی توندوتیژی کە 135 بووە بەڵام ئێستا گەیشتیتە لە کاتی کۆرۆنا گەیشتە 160 کەواتە ئەمە نالێن توندوتیژی نەبووە پێشی کۆرۆنا هەبووە و توندوتیژی هەیە بەڵام ڕێژەکەی کەمتر بوو لە کاتی کۆرۆنا ڕێژەکەی بەسەر کرد و دەبینین کە لە ناو کەمپەکان کە زیادی کردیە کە 156 زیادی کردیە لە ناو کەمپەکان، بەڵام کە دەبینین ئافرەتی ئاوارە کە لە دەری کەمپیە زۆر زیاتر تووشی توندوتیژی دەبی ئەو 160 کەواتە دەبینین لێرەش جیاوازی هەیە. ئەو جۆرانەی کە بەزەقی دەبینرێن کامە جۆرن لە توندوتیژی بەپێی دیراساتەکانی ئێوە؟ بەڵێ توندوتیژیەکان هەڵبەتە ئەمن کە باسی ئەو جۆرانم کرد هەروەها لە ڕێژەی زیاترینیان دەگەڕێتە سەر ڕووی دەرونیە لەبەرەوەی شارێکی زۆر کەسە سەر ژنان لە کاتی کۆرۆنا یعنی زیات بەرزترین ڕێژەی توندوتیژی دەرونیە، پاشان هەیە توندوتیژی ئابووریە، توندوتیژی کەمی ینی توندوتیژی دەستەییە، بەڵام لەو توندوتیژیانە زیاتر هۆکارەکان هەنە کە لەبەر ئەو توندوتیژیانە زیادیان کردیە. هەڵبەتە هۆکاری هەیە، هۆکارەکانیش ئەوەیە کە لە ڕووی کەمتەرخەمی پێشکەشکردنی خزمەتگوزاری لەبەرەوەی زۆربەی دام و دەستگاکان داخرابوون لەبەرەوەی کە هاتوچوو نەبوو، ئەوە وای کردبوو کە ژن نەدەگەیشتە خزمەتگوزاری تەندروستیە یاخود کۆمەڵایەتیە ئەوەی وەکو پێشتر هەبوو و هەروەها بوونی ژنەکە لە ماڵەوە و هەموو خێزانەکان کە لە ماڵەوەنە ئەو فشارێکی زیاتری خست بووە سەر ئافرەت. لە ڕووی ئابووری دەبینی ئەو ژنانەی کە نەفەقەیان هەیە کە ئەوان سەرپەرشتی خاوەنی خێزانەکەنە نەیان دەتوانی لەبەرەوەی دام و دەستگا هەمووی داخرایە نەیان دەتوانی ئەو موچەی خۆیان وەربگرن، ئەو داهاتەی خۆیان وەربگرن،
زۆربەی ژنان ئەی لێ هات دەرفەتی کاری خۆی لەدەستدا لەبەرەوەی کار دەرفەتی کار کەم بووە لەلایەکی کەش ئەوەی کە خێزان لە ماڵەوەنا وا دەکاتن ژن نەتوانی بستیتن ئیشکاری دەرەوە بکات دەبی لە ماڵەوە بمینێتن لەگەڵ خێزانەکەی تۆ ئەتا حتا دەبینین ئەو ژنانەی کە پێشتر تونند و تیژیان لەگەڵ دەکرا لەبەرەوەی کە هێڵی گەرم هەبوو کە دەتوانی ڕێکخراوەکان هەبوون کە یارمەتیان دەدان حتا زۆربەی ینی ڕێکخراوەکان نەیان دەتوانی بگەنە ئەو کەمپانە یاخود بتوانن پێشکەشکردنی خزمەت گوزاری ئەوە وای کرد کە کەم تەرخەمی هەبیتن لەلایەکێک کە تونند و تیژی لەسەر تەکنەلۆژیە ینی ئەوەی کە ژن پێشتر لەوانەیە توانای هەبوو بیتن بەڵام کە خێزان هەمووی لە ماڵەوەی نەیتوانیە ئەو دەرفەتەی هەبی کە زیاتریان بگاتە ئەو جێگایانە لەلایەک کە زۆری خیانەی زەوجی کە دەبیتن لە کاتی ئەوەی کە هەموو لە ماڵەوەنە بە تەلەفۆن و ئەوە کە ژنەکە ئەوە تونند و تیژیەکی زۆر دەرونیە کە بەرامبەر بە ژنەکەی دەکرێ و ژنەکە کە ئاگادار دەبیتن لێ هەمووکو ڕێکخراوی توانەسازی ئافرەت و هەمووکو لایەنی تر کە گرنگی بەم بابەتە دەدەن باشترین شت چیە بۆ ئێستا چ چارەسەریەک هەیە بۆ ئەوەی ئەم ڕێژەیە وەکو بڵێن کەم بکرێتەوە بەڵێ لە ڕاستیدا خۆی پێویستە دەبی پلانێکی فریاکەوتن هەبی ئیمەرجنسی هەبی کە بتوانیتن لە کاتی ئەو ئەزمانەدا لە کاتی کارەساتێکی وا چۆن بتوانن وەڵامدانەوە هەبیتن نەک خزمەت گوزاری ڕابوەستیتن کەواتە ئەوە زۆر زۆر گرنگە دەبی پلانێک هەبیتن و ئەو جیهەتانەی کە دەتوانن کار بکەن لەسەر جێبەجێکردنی ئەو پلانە بەڵێ هەروەها دەبی یعنی حسابی ئەوەی بکرێتن کە ئەو ژنانەی کە کەم دەرامەتن و کە ژیانیان لەسەر ئەو نەفەقەیە وەری دەگرن و یان موچەکی کەمیان هەیە کە دەبیتن ئایکو بە ئەلکترۆنی بتوانن ئەو موچەیە وەربگرن هەروەها گەیشتن بە دادپەروەری یعنی ئەوەی لای کە کەیس دروست دەبی کە شەکوای دەبیتن چۆن بتوانی لە ڕێگای ئلکترۆنی ئەو کەیسانە پێشکەش بکرێ هەڵبەتە زۆربەی دەڵێن لەبەرەوەی ژنەکان لەوانەیە ئەو ئاستەیان نییە بە ئەلکترۆنی پێشکەشکەن بەڵێ بەڵکو ئەوە لە ڕێگای ڕێکخراوەکان بەڵام سیستەمەکە هەبی نەک بڵێن لەبەرەوەی دادگا داخراوە لەبەرەوەی مەرکەز شورتە داخراوە لەبەرەوەی بەڕێوەبەرایەتیەکانی تونند و تیژی داخراوە کەواتە ژن ناتوانی بگاتە ئەو دادپەروەریە کەواتە ئەگەر بە ئەلکترۆنی بی لەو کاتەی دەتوانن ئەگەر محامیەکەیتی چ ڕێکخراوەکانە بۆ شێوەیە لۆی معاملەکەی بکەن بەڵێ خاچ و سۆزان عارف سەرۆکی ڕێکخراوی توانەسازی ئافرەت زۆر سپاس بۆ ئەم زانیاریە گرنگانە هیوای سەرکەوتن بۆ ئێوە و ڕێکخراوی جەنابتان دەخوازین زۆر سپاس